سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکان ڕبێت لا خۆشی و شادی و کامەرانی بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان با کۆمەڵەیەک تەور و بڕگە بابەتی و جیاوازەوە هاتوونێتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە بابەتەکانی ڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئازیزانم کاتتان باش کامران و ئاسوودە و بەختەوەر بن لەگەڵ هاوکارانمان کۆمەڵێک بڕۆ و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون لە پەیامی ڕۆژ لە بەشی یەکەمی بەرنامەکەشماندا باس لەو ڕۆژانە دەکەین کە دەربارەی فەرمودەکانی پەیامبەری ئیسلامە درودی خوای لەسەر بێ ئەویش پرۆژەی پرشنگی فەرمودەیە و هەروەها لە درێژەی پرۆگرامەکەشمانە باس لە کێش و گرفتەکانی چینێکی زەحمەتکێشی نێو کۆمەلگا دەکەین کاوانیش ژینگە پارێزەکانی یاخود پاکەرەوەکانی ژینگەن کە لە بارەدۆخێکی دارایی وەروەها توانم بڵێم ژینگەی زۆر خراپاژی چی بکرێت چۆن بکرێت بۆی ئەوان گوزەرانیان باش بێت. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرەی کێشدا کۆمەڵێک بڕگە بابەتی دیکەمان بۆ ئامادەکردوون و ئەوەی کە بڕگەی پەیامێران کە لەگەڵ پەیامێرانماندا دەبین و زانیاریەکانی ڕۆژتان بۆ دەخەینەوە هەروەها لەگەڵ چەند ڤیدیۆیەک سەرەتاش دەچینە لای بڕگەی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە پرۆژەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەر بە کۆمەڵی دادگەری دەکەی کە ئەویش پرۆژەی پرشنگی فەرمودەیە دیارە پرۆژەیەکە کار لەسەر فەرمودەکانی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ دەکات بۆ هەموو تەمەنە جیاوازەکان و هەردوو ڕەگەزی مرۆڤایەتیەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەحمەد عەلی بەرپرسی پرۆژە و خولەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵمانە. مامۆستا ئەحمەد سڵاوی خوات لێبێ و ئەگەر لەوە دەست پێ بکەین پرۆژەی پرشنگی فەرمودەمان گەرچی لای بەشێکی زۆرمان ناسراوە بەڵام جارێکی تێر بە بینەرانیمان بناسێنیتەوە. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. صلاة إخوات النبي سپاس بۆ دەرفەتە بەڵێ دیارە پرۆژەی پرشنگی فەرمودە یەکێک لە پرۆژەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەم ساڵ بۆ ساڵی دووەم بوو ئەم پرۆژەیە بەردەوام بوو قۆناغی دووەمی بەڕێوەچوو سپاس بخوا لەم ساڵدا نزیکەی 6,000 قوتابی بەجای لە تاقیکردنەوەکە کرد و پرۆژێکە تایبەتە بە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و تاقیکردنەوە لە فەرمودەکانی پێغەمبەردا دەکرێت
بەو شێوەیە کە کتێبێکدا دەنرێت کتێبێکی دیاریکراو تایبەت بە پرۆژەکە و قوتابیان یاخود ئەو کەسانی کە دانەوێت بەشدارکەن دەخوێنن و لەبەری دەکەن بەو شێوەیە کە ڕێنماییەکانیان پێ دەین و دواتر تاقیکردنەوە دەکەن. سوپاس بۆخوا لە هەردوو ساڵی بەڕێوەچوونی پرۆژەکەدا نزیکەی 11,000 کەس بەشداری پرۆژەکەی کردووە و لە هەر ساڵێکدا نزیکەی 3 عەمرە دابین کراوە جگە لەوەی لە خەڵاتی شایستەکە تا 50 کەس خەڵاتی شایستەیان پێدراوە. زۆر باشە کاک ئەحمەد، لەم پرۆژەیەدا بە شێوەی بەهای فەرموودە ئەمیش ڕەگەز دیاری کراوە یاخود دەتوان لە هەردوو ڕەگەز بەشدار بن و مەرجەکانی کەسانی بەشدار بوو چییە؟ ئایا هەموو تەمەنێک یعنی هەموو هەردوو ڕەگەزەکە ئەتوان بەشدار بن لەم پرۆژەی ئێوەیە؟ بەڵێ دیارە ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە و تایبەتە بە قوتابیان بۆیە هەوڵ دەدەین ئەو پرۆژانەی کە ڕای دەگەیەنین تایبەت بێ بە قوتابیان. تا ڕادەیەکی دیاریکرا و لەو ساڵدا تەمەنمان دیاری کرده بوو و بەهۆی ئەوەی کە ئێمە ڕێکخراوەکەمان تایبەت بە قوتابیان هەوڵماندا بوو تەنها قوتابیان بەشداری تێدا بکەن و لە هەردوو ڕەگەزیش، بەڵام لە داهاتووش هەموو گۆڕانکاریەک چاوەڕوان کراوە. ئەگەرەوە بپرسین ڕەنگە لای بەشێکیش لە بینەران پرسیا بێ ئێمە پرۆژێکمانەیە بەناوی پرۆژەی بەهای فەرموودە و لە هەمان کاتیش پرۆژێکێ بەناوی پرۆژەی پرشنگی فەرموودە. جیاوازی ئەم دوو پرۆژەیە یاخود تایبەتمەندیەکانیان بۆی ڕەنگە گرنگ بێ بیان ناسینەوە یاخود ئامانجی هەردوو پرۆژەکە بە دیاریکاری پرۆژەی خۆتان جیاوازیەکانیان چی؟ بەڵێ دیارە پرۆژی بەهای فەرموودە چەند ساڵێکە دامەزراوە تایبەت ینی سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان نییە. پرشنگی فەرموودە سەر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانە هەردووکیان هەرگرنگی بە فەرموودە دەدەن، بەڵام پرشنگی فەرموودە کە تایبەتە بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر ئەو بابەتانە هەڵدەبژێرین کە لەگەڵ زانست و زانیاری بگونجێ و لەگەڵ قوتابیان بگونجێ و تەمەنەکان زیاتر بۆ ئەو کەسانە بن کە قوتابینە تایبەتمەندەکەی ئەوە وەریگرتووە. بەهای فەرموودە پێم وایە گشتگیرترە و هەموو کەسێک دەتوانێت بەشداری تێدا بکات. زۆر باشە کاک ئەحمەد، لەم پرۆژەی پرشنگی فەرموودەیە تەنها گرنگی بە فەرموودە دەدەن یاخود گرنگی بە لایەنەکانی دیکەش دەدەن؟ واتە ئەوانەی کە بەشدارن لەم پرۆژەیەدا وانەکانتان تەنها فەرموودەیە خود گرنگی بە لایەنی دیکەش دەدەن؟ بەڵێ ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان تەنها پرۆژەی پرشنگی فەرموودەمان نییە، پرۆژەی ترمان زۆرە. پرۆژەی پرشنگی فەرموودە بەڵێن پرۆژەکانمان اختصاص پێ کردووە، وەڵان کردووە کە جیایان بکەینەوە بۆ نمونە پرشنگ تایبەت بێ بە فەرموودە، دۆستانی محەممەد صلی الله علیه وسلم تایبەت بێ بە ژیان و ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. هەر پرۆژەیەکی تر بەپێی ئەو ناوەی کە لێی دەنێن تایبەتمەندیەکی پێ دەین. پرشنگی فەرموودەش تایبەتە بە فەرموودە و پرۆژەی ترمان هەیە کە تایبەتە بە لایەنەکانی تر. زۆر باشە، لەم پرۆژەیەدا ئاماژەت بەوە کرد کە بەشداربووان تاقیکردنەوەیان پێ دەکرێت و خەڵاتیان بۆ دیاری دەکرێت. خەڵاتەکانیان چین و ئێوە چۆن دەتوانن یەکەمەکان دیاری بکەن؟ بەڵێ دیارە ئێمە کە پرۆژەکە ڕادەگەیەنین خەڵاتەکانمان دیاری کردووە. بۆ نمونە ئەو ساڵ کە پرۆژەکەمان ڕاگەیان خەڵاتەکانمان 3 عەمرە بوو بۆ 3 یەکەمەکە، پاشان خەڵاتێکی 150,000 بوو بۆ هەتا 15 لە 4 تا 15 لە پاشان لە پاش 15 تا 50 خەڵاتی شایستەیان پێدرا کە ئەم ساڵ سوپات بخوا ئاهەنگی کۆتاییمان بۆی ئەنجامدا و ئەو شتانمان تەوزیع کرد بەسەر ئەو بەشداربووانەدا کە نمرەی باشیان بەدەست هێنا بوو. جۆری دیاریکردنی ئەو کەسانی کە دەبنە براوی خەڵاتەکان وەکو هەموو پێشبڕکێکتر پێویستە بە تیر و پشک بێ، ینی ئێمە تیر و پشک دەکەین. بۆ نمونە ئەم ساڵ لە نێو 6,000 قوتابی نزیکەی 1,200 کەس 98 هەتا 100 هێنا بوو، 98 هەتا 100 هێنا بوو. ئێمە ئەو کەسانی کە خەڵاتی عەمرەیان بۆ دەرچوو تەنها ئەوانە بوون کە نمرەی 100یان بەدەست هێنا بوو. دواتر دوای ئەوەی کە خەڵاتی عەمرەکە تەواو بوو بۆ خەڵاتی شایستە بۆ خەڵاتی 150,000ەکە 99%ەکانمان تێکەڵ کرد و تیر پشتمان بۆ کرد. دوای ئەو 98مان لەگەڵ تێکەڵکردن و تیر پشتمان بۆیان کرد و بەو شێوەیە خەڵاتەکانمان جیا کردەوە.
زۆر باشە مامۆستا ئەحمەد لەگەڵم بمێنەوە لە ستۆدیۆش مامۆستای سلێمان بەرپرسی ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستانمان لەگەڵ هەڵ دەربارەی پرۆژەیە گفتوگۆکەین لەگەڵمان بێنەوە لەگەڵت بەردەوام میشەڵام مامۆستای زۆر خێر بێن. زۆر سپاسانە. سپاسانە. لە پرۆژەکە وەک مامۆستا ئەحمەدیش شیکردنەوەی بۆ کرد تەواوی ناوچەکانی کوردستان لە یەک کات و لە یەک با بڵێن کاتی دیاریکراوە پرۆژەکە ئەنجامەدەن ئێوە لە ناوەندی خۆتانە چۆن ساڵانە ئەم 2 ساڵە لەگەڵ پرۆژەکە هەمانگیتان هەبوویان بە گشتی ناوچەکان و لقەکانی تر. سپاس بۆخوا سپاس بۆم دەرفەتەش ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەتایبەت ناوەندەکانی قوتابیانی کوردستان کە زیاتر لە 7 ناوەندە ئێمە وەکو ناوەندی شارە زور و سەرجەم ناوەندەکانی تریش بە شێوەیەکی باش بەدەم پرۆژەی پێیف یاخود پرۆژەی پرشتنی فەرموودەوە ڕۆشتوین یاخود هەر پرۆژەیەکی تر کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەکرێت بە پرۆژە و دەرئەچێت و خزمەت بە هاوڵاتیانەکات. ئێمە لە ناوەندی شارە زوو ساڵانە بەدەمەچوونێکی باشمان هەیە بۆ پرۆژەی پرشتنی فەرموودە یاخودار پرۆژەیە کە خزمەتکە بە ئاینی پیرۆزی ئیسلام و پەروەردەی ئیسلامەتی بەدەمەوە هاتنی قوتابیانیش سپاس بخوا بە شێوەیەکی باش بەڕێوەچوە لە سەیساق و سەرجەم شار و شارەکانی تریشە نزیکی بەشداربوون لە سەیساق دەقریبی بۆ 200 بۆ 300 کەس بەشداریان کردووە لە پرۆژەی پرشتنی فەرموودە کەمەش ڕێژێکی باشە لە چاو ئاستی ئێمە ئاستی پرۆژەی پێیف پرۆژەی پرشتنی فەرموودە 2 ساڵمانە واتە خۆناغی دووەمێتی بەدەمەچوونی ئەم پرۆژەکە سەرەتامانە بەدەمەچوونی قوتابیان و هاوڵاتیانیش وەسە جەمترین دۆژەکانیش زۆرجار ئەگرێتەوە بەدەمەچوونێکی باشی هەبووە. ئەمە لە سەرجەم شار و شارەکاندا لەقتان هەیە و تاقیکردنەوە دەکرێت وایە؟ بەڵێ ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە 7 ناوەندی هەیە و چەند زیاتر لە 100 لقی هەیە کەمە سەرجەم شار و شارەکانی کوردستان ئەگرێتەوە لە زاخەوە هەتا خانەقین و تا کەرکووک و سەرجەم ناچە داڕاوانەکانی تریش ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەند و لقی هەیە و کار و چالەکانی خۆی لەوەیە گەشە پێدات و پرشتنی فەرموودەش ئەتوانین بڵێن لە سەرتاسەری کوردستانە بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە و تاقیکردنەوەیەکی زۆر باش بۆ هاوڵات ئەو کەسانش کە بەشداریان کردو لە تاقیکردنەوەکە دواتر لەم ڕۆژانی ڕابردووە خەڵات و دیاری تایبەت کراوە. تاقیکردنەوەکەی پرشتنی فەرموودە بەڵێ ئەحمەد ئاماژەی بەوە کرد کە 6,000 بەشدار بووە ئەم 6,000 هەموو لایەن لەسەر جەم شار و شارەکان هەمووشی قوتابین یاخود کەسانی دیکەش بەشدار بوون لە پرۆژەکەیە؟ خۆی عادەتەن ئەم پرۆژانە زۆر جار خەڵکی بەدەستخستنی توێژی قیامەتی بەشداریەکات یاخود ئەوە تا بەتموحی ئەوەی کە بەشداری عەمرەیەک بکات بیکاتە تەرازوی چاکەکانی بۆیە زۆر جار ئەبینین ئەبیسینە خۆمان لەناو پرۆژەکانە ئەیبینین خوێندەواری تیان لە خوێندەواری تایە ئاستی بچووکی تیا ئاسی گەوری تایە ئیتر بەپێی پێویستی ئەو پرۆژەیە کە ئێمە چۆن تایبەتمەندەکانمان دیاری کردووە ئایا ئەم پرۆژەیە بۆ سەرجەم هاوڵاتیان بێ ئەگەر پرۆژەکەمان کرد بە پرۆژەی گشتی بۆ سەرجەم هاوڵاتیان بوو ئەو کاتە ئەتوانین بڵین هەتا خەڵکی زۆر بەتەمەن ینی سەر و 70 ساڵ یاخود تەمەنی زۆر کەم تا 6 ساڵ 7 ساڵ هەتا ئەو کەسانی کە توانای خوێندنەوەیان هەیە بەشداری پرۆژەکەکەن و زۆر کەسە بووە نابینا بووە یان نەخوێندەوار بووە شتەکانی بە شێوەیەکی سەوتی لەبەر کردووە دواتر ئێمە چاودێرمان بۆ داناوە چاودێرەکان وەڵامی پرسیارەکانی بۆ داوەتەوە لە کاتێکام کەسە نابینا بووە یاخود توانای نووسینی نەبووە بەڵێ بەش نەخوێندەوار بووە شتەکانی خۆی لەبەر کردووە لە ڕێگەی کەسێکی و لە ڕێگەی خوشکێکی و برایەکی و هاوکارێکیوە فەرموودەکانی لەبەر کردووە یاخود ئەو بابەتانی کە لە تاقیکردنەوەکە هاتوونەتەوە لەبەریان کردووە دواتر ئێمە چاودێری تایبەتمان بۆ داناوە وەڵامی پرسیارەکانی داوەتەوە بە شێوەیەکی دروست. زۆر باشە وەڵام منەمەیە پرسیاران لە مامۆستا ئەحمەد مامۆستا ئەحمەدە بەڕاستی ڕەنگەم خۆم وەڵامی پرسیارەکەم لابێ بەڵام زۆر کۆمنتمان بینی باشە ئەمە چ سوودێکیە خەڵک فەرموودەی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ لەبەرکە ڕەنگە دڵیان خۆشت سەرنجی وات بینی بێ یاخود بیست بێت یان پێیان وتوێتی پێم خۆشە لەسەر ئەمە وەڵامی وە بدەیت یانێ گەنجێک قوتابیەک خوێندکارێک فەرموودەکانی پێیانبەری ئیسلام لەبەرکات چ سوودێکی پێدەگەیە یعنی بۆ باشە فەرموودەکان لەبەرکە؟ بەڵێ بێگومان ئێمە کە موسڵمانین شوێنکەوتی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێمەش ئەوەی کە بۆمان جێشراوە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم سنەتە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان جێشراوە سنەتە کەلامی خوا کە قورئانە لەگەڵ سنەت کە فەرموودێ و بریتە لە وتە و کردارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێگومان لەبەرکردنی وتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام تەنها لەبەرکردن نا جێبەجێکردنیشیان سوودی قیامەتی لە پێش دنیاییەوە هەیە ئێمە موسڵمان کە هەوڵەکانمان بۆ قیامەتە بۆ بەدەستهێنانی بەهەشتە بۆ نمونە ئەوە پێویستێکەوە
هەر شێوەیەک لە شێوەکان کە بتوانین بەهەش بەدەست بێنین هەوڵی بۆ بدەین لەبەرکردنی سنت و لەبەرکردنی فەرموودە و جێبەجێکردنیان یەکێکە لە ڕێگەکانی بەدەستهێنانی بەهەشت و جگە لەوەی کە ئەم سوودەی هەیە ئەم سوودە قیامەتی هەیە سوودێکی دنیایی هەیە کە لە نێو خەڵکی بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەتوانی قسە بکەی و دەتوانی نمونە بێنیەوە و دەتوانی خەڵکی پێ ڕاست بکەیتەوە چونکە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریتە لە ڕێبازی ژیان بە هەموو شێوەیەک هەموو ڕێبازێکی ژیانی تێدایە بۆی کە چۆن نان بخۆی چۆن هەستی چۆن دانیشی هەموو شێوەیەکی تێدایە ئەم شێوەیە کەم شێوانەی کە تێدایە دەتوانی ژیانی پێبەڕەوە ببەی بەو شێوەیە دەتوانانی ناو خەڵک قسە بکەی ناو خەڵک نمونە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێنیەوە و جگە لەوەی کە ئەگەر پێشبڕکێش بکرێ کە لە بەری دەکەی بەدەستهێنانی ئەمڕەیە کە بەدەستهێنانی بڕێک لە پارەیە لە خەڵاتێکی شایستەیە کە دڵی ئەو کەسە خۆشەکە کە بەشدار دەکات کەواتە ماوەستا ئەحمەد دەتوانین بڵێن ئەگەر کەسێک فەرموودەکانی پێیانبەری ئیسلامی لەبەر بێ بەراورد بە کەسێک کە کەمتری لەبەر بێ یاخود لەبەری نەکردن پێی ئاشنا نەبێ ئەمە کاریگەری لەسەر کردار و ڕەفتاریشی دەبێ بەدەر لەو سوودە با بڵێن ئەو پاداشتا دوا ڕۆژی کە باست کرد بۆ ژیانی ئێستاواتە کەسێک ئەگەر بەراورد بکەین بەڕێزت لە نێو بوارەکەی بەرپرسی پرۆژە خولەکانی ڕێکخراوی قوتابیانی دڵنیام کۆنتاکتێکی زۆرت لەگەڵ ئەو کەسانە هەیە ئەوانەی کە فەرموودەیەکی زۆریان لەبەرە کردار و ڕەفتاریان جوانترە باشترە سەنگینترە بەراورد بە کەسێک کە دوور بێ لە فەرموودەکانی پێیانبەری ئیسلام بەڵێ بێگومان هەمومان هەستمان بۆ جیاوازێک کردووە لە کەسێک کەوا لەگەڵ فەرموودەکان ژیا بێ لەگەڵ کەسێک کەوا هەر دوور بێ لە ئیسلام بۆ نمونە دوور نەبێ لە ئیسلام با موسڵمانی ژێ بەڵام دوور بێ لە فەرموودەکان نمونەشمان زۆرە یەک لە نمونەکەمان کاکە هەرێمی خۆشەویستە خوا عەفوی کە ئینشاءالله جێگای بەهەش بێ کاکە کارێم لەگەڵ فەرموودەکان ژیاوە کاکەرێم یەکێک بوو لە ئەندامە کارەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و ئەندامی نەخی تەختەق بوو لەگەڵ فەرموودەکان ژیا بوو هەم لە پڕشنگی فەرموودە هەم لە باهی فەرموودەش یەکێک بوو لە ئەو کەسانەی کە پرۆژەکانیان بەڕێوە دەبرد لەو شوێنە بینیمان دوای مردنیشی چی نایەوە هەمووی بەهۆی چی بوو بەهۆی فەرموودەکان بوو بێگومان بەڵام لەولا زۆر کەس کە دەمرێت زۆر کەسی گەورە کە دەمرێت دوور بۆ لە فەرموودە بەڕاستی بەو شێوەیە دەنگدانەوەی ناوێت بەو شێوەیە خەڵک بۆی ناچێت سەر خەبران بەو شێوەیە خەڵک بەدەمیەوە ناچێت کەواتە بێگومان هەر ئەم جیاوازیە بەسە بۆ ئەی بزانین کەوا کەسێک لە فەرموودە نزیک بێت چۆنە و کەسێک کە لە فەرموودە دوور بێت چۆنە زۆر باشە کاک ئەیوب دێنەوە لای بەڕێزت با بزانم بەشداربوانی ئەم پرۆژەیە تایبەتە بە قوتابیان و ئەندامان و لایەنگرانی خۆتان یاخود کەسانی دیکە دەتوان بەشدار بن قوتابیانی سەر بە ئێوەش نەبن ئەگەر خواست و حەزیان هەبێت ئەتوان بەشدار بن لە پرۆژەکەتاندا بەڵێ زۆربەی ئەو پرۆژانەی ئەو خولانی کە ئێمەیەکینەوە پرۆژە خولانی کە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مەکتەبی سکرتارەتەوە دەرەچێتەوە کرێتەوە بۆ چینی گشتی هاوڵاتیان یعنی بەبێ جیاوازی بەبێ ئینتیمای ڕنگ و جیاوازی هەموو جیاوازیەک نەک تەنها بۆ ئەندامانی خۆمانیە بەڵکو بۆ سەرجەم چین توێژەکانی تریشە تەنانەت بۆ ئەو کەسانەشەکە لە با بڵێن لە حەزبەکانی تریشان پرۆژەکانی ئێمە زۆر بێ جیاوازی ڕامانگەاندووە بەشداربەکانی جیاوازیمان لێ نەکردووە کە ئەمە ئەندامی خۆمان یاخود ئەمە ئەندامی خۆمان نییە بەڵکو ئەو پرۆژانێکی ئەمە یەکەین تەنها بۆ سوودێکی خوداییەوە پاداشتێکی لەسەر وەربگرین لە بەرامبەر ئەم پاداشتەشە ئێمە جیاوازی ناکەین لە نێوان ئەوەی کەمە زەردە ئەمە پرتەقاڵی ئەمە کەسێکی ترە واتە پرۆژەکەمان سەر جەمعیەتی مسلمانان ئەگرێتەوە وەر کەسێکی لەو جەمعیەتەش بەشدار نەبوو بوون جاری وایە پرۆژەمان هەیە ئێمە تایبەت نییە بەچینی مسلمانان بۆ هەیە پرۆژەمان هەبێ متوانێت خزمەتکە بە سەرجەمترین توێژەکان ئەوانەی کە مسلمان و بە نامسلمانیشەوە هەتا ئەوانش توانیوانە ینی سوود لە پرۆژە و خولەکانی ڕێکخراوی قوتابیان وەربگرن بۆ نمونە ئێمە ساڵانە زانکۆلایمان هەیە ئەمانە هەموو چینە توێژ ڕوو لە پرۆژەکانمان دەکات و بەبێ جیاوازیش ئێمە خزمەتیانەکەین و بە دەمەچوومان زۆر باشە بۆیان و هەمیشە بە ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مەکتەبی سکرتاریەت پرۆژەکانمان خزمەتە بە وڵاتیانی کوردستان بەگشتی زۆر باشە بۆچی ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە پرۆژەکانی ئاگرنگی بە فەرموودە دەدات لەم کاتەیە واتە پرۆژەکانی زیاتر فەرموودەن بۆچی؟ ئێستا ئێمە گەر ئاگادار بین یعنی لەلایەن دەسەڵات و حکومدارەتی هەرێمی کوردستانەوە لێشاوێک لە
با بڵێن کشە مۆدێل و بەرەو ئەخلاقی بردننی کۆمەلگا ئاڕوات و کار لەسەر ئەوەکەن کە پەروەردەی میلەتی کورد کە پەروەردەی ڕەسەنی کوردایەتی بشێوێن بە هەموو جۆرەکانیەوە ئەوە تا ڕۆژ بە ڕۆژکاری لەسەرەکەن ئەبینین پەروەردەی ئیسلامی و پەروەردەی ئاینی لە قوتابخانەکانە بەنیازن دەستکاری بکەن لە جێگەیەوە شوێنی لە شوێنشان دەستکاری کرا بە تاکید یعنی دەسەڵات کارێکی زۆر جدی لەسەر کردووە و چەندین ئەتوانین بڵێن دام و دەستگا و ڕێکخراوی بۆ بەلاڕێبردننی کۆمەلگا گرتووە دەبەر ئێمەش لەم پێناوەیە بۆ بەگشتداچوونەوەی ئەم لێشاوە لە بەلاڕێ لە بدنی کۆمەلگا هەڵساوین بە ڕاگەیاندنی پرۆژەی پڕشنی فەرموودە یاخود پرۆژەی پەیف یاخود هەر پرۆژەیە کە خزمەت بە ئاینی پیرۆزی ئیسلام کە یاخود خزمەت بە پەروەردەی ئیسلامەتی بکات ئەبینین ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان یاخود دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان جوت حیزبی بنەماڵە بەجددی کار لەسەر بەلاڕێبردننی کۆمەلگاکەن زۆربەی ئەو کارانی کە یەکەن لەگەڵ دابوونەریتی کۆمەلگەی کوردی ناگرێتەوە چجا ئەوە کە تۆ پەروەردەیەکی ئیسلامەتی هەیە زۆربەی دانیشتوانی هەرێمی کوردستان مسلمانن یعنی پەروەردەیەکی ئیسلامەتیان هەیە ئەوانە یانوێت ئەم کۆمەلگەیە بەلاڕێیا بن و ڕێکخراوی قوتابیانی کوردستانی شکار ئەکا لەسەر ئەوەی کە دژاتی ئەم ینی دژی ئەم کارەی ئەمان بۆسێتەوە کۆمەلگەی کوردی بەرەو کۆمەلگەیەکی تەندروست بات وەکو ئەوروپای لێنەیە کە ئێستا چانە ینی بەرەنگاری ئەم هەڵوێستەی لاین دەسەڵات ببنەوە بتوانن گەنجان لەوە بپارێزن کە بەلا ڕێجا ببرێن ئەین تا چەند دەتوانی وتانە کاریگەری لەسەر گەنجان دروست بن یاخود ئەو لێکەوت و فیدباکی کە دەستان گەیشتوەوە بەو بەشداربوونی کە بەشداریان کردو لە پرۆژەکانتاندا تا چەند کاریگەر بووە سپاس بەخوای گەورە کە ئێمە پرۆژەکان ڕاگەین یعنی سەربارەوەی کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی مسلمانە بەڵام بەدەمەوە پێشچوونی بەدەمەهاتنی پرۆژەکەش لەلایەن خەڵکیەوە بەدەمەهاتنێکی زۆر باشە و توانین فیدباکێکی زۆر باشیشمان هەیە تا بینین ساڵانەکە و پرۆژانە ئێمە ڕاگەینین نەک بەدایان و سەدان بەشداریەکەن بەڵکو بە هەزاران کەس بەشداری لە پرۆژەکان ناکەن پرۆژەی پرشنی فەرموودە زیاتر لە 6,000 و 7,000 تا 10,000 خەڵک بەشداری کردو لە خۆناغە جیاوازەکانە پرشنی فەرموودە بە هەمان شێوە ئەو پرۆژانی تریژ ینی ئێمە جا لە پرۆژی پرشنی فەرموودە و فەرموودە و یاخود پرۆژەی پێیف ئێمە خول و دەورات و ئەو بابەتانەمان سیمینار و کۆڕمان هەیە لە ناو ناوەندەکانمان لەناو لە قوبارەگاکانمانە ئەمانە هەمووی خزمەتەکە بەچینی کۆمەلگای کوردی و ئێمە مامۆسای تایبەتمەندمان داناوە کە ئێمە مانگانە و ڕۆژانە سەدان خوێندکارمان هەیە کە لە ناو لە قو ناوەندەکانمانە پەروەردە ئەکرێن لەیان مامۆسای پسپۆڕ و تایبەتمەندەوە کە ئەمە زۆر ینی بەرەو پێشوین بە تایبەتی لەم چەند ساڵی دوایە ڕێکخراوی قوتابیانی کوردستان توانیوێتی سودمەندی ینی سودمەندێکی باشی کۆمەلگە سوودێکی باش بە کۆمەلگە بگەێنێت و بەرەنگاری ئەو ڕەوتە ببێتەوە کە لەلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە بەربوونەتە گیانی میلەتی کورد و پەروەردەی میلەتی کوردیان شێواندووە و بەنیازن لەوە زیاتر بیشێوێنن ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەردەوام هەوڵە دەین کە پەروەردەی ئیسلامەتی بگەڕێنەوە نێو کۆمەلگەی کوردی و ئەو دابوونەیت و ڕاستانە کوردی کە هەیە کە دەستیان گرتو بە پەروەردەی ئیسلامەتیوە ئێمە وەکو خۆی بهێڵینەوە دەستان خۆش بێ وڵا گرنگە ماوەستا ئەحمەد من دەڕۆمەوە لای ماوەستا ئەحمەد بەڕێزان وەکو بەرپرسی پرۆژە و خولەکان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو ڕێکخراوێکی کۆمەڵی دادگەری کوردستان و کۆمەڵی دادگەریش هێزێکی ئۆپۆزیسیۆنە زۆر دەبیستین ئەگەر بێت و لایانی میری کاراسانی نەکا بۆ کۆمەڵێک لەم پرۆژانی هاوشێوەی ئەمانەی بەڕێستان ڕەنگە ڕێگریش بکە تاقیکردنەوەی 6,000 وردەیەک خوێندکار لە چوارچێوەی هەرێمی کوردستانە پێویستی بە ئیدارەدان و وەروەها کاراسانیکردنێکی زۆر هەیە لایەنە پەیوەندی دارەکان تا چەندێک کاراسانی بۆ ڕێکخراوەکەی بەڕێستان و پرۆژەکەی بەڕێستانی کردووە یا خودت هەبووە لە بەشێک لە ناوچەکانی کوردستان ڕێگری لەم جۆرە لە چالاکیانی بەڕێستان بکرێت بڵێ وڵا سوپاس بۆخوا لە کاتی بەڕێوەچینی پرۆژەکانمە بەتابەتی ئەو پرۆژەی کە تاقیکردنەوەکانی تێدایە ئێمە بارەگای خۆمان هەیە لە زۆربەی شوێنەکان دەتوانین ناو بارەگاکانمان ئەو تاقیکردنەوەی ئەنجام بدەین یاخود هەر پرۆژەیە کە بمانەوەی ئەنجام بدەین بەریەکەوتنی وامان نەبووە لەگەڵ لایانی دەسەڵات بەڵام لە زۆر پرۆژەی تر بۆ نمونە ئەنجامدانی سیمینارێک ناو زەنگوکان ناتوانانی ئەنجام بدەی وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان چونکە لێت قبول ناکە و ڕێگات پێ نەدا یاخود هەر ئەنجامدانی سیمینار لە نێو قوتابخانەکان
ئەنجامدانی پرۆژەیەک ئەنجامدانی پرۆژەی بالاپۆشی بۆ نمونە هەر شتێک لەو شتانە ڕێگە پێنەدراوە لە نێو زانکۆکان نێو قوتابخانەکان بۆ ئێمە کە هیوادارین بەو شێوەیە نەبێت ئێمە لە خەمی میلەت خۆمانی لە خەمی قوتابیانی بۆ دەمانەوێت کاراسانیەکرێت لە نێوانەیە و ڕێکخراوە خوێندکاری قوتابیەکانی تر لە هەرێم بەڵێ بێگومان جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ڕێکخراوەکەی ئێمە و ڕێکخراوەکانی ئەوان ئەوەی کە سەر بەخۆیانە بە هەر شێوەیەک بیانەوێت دەتوانن تەسەڕوف بکەن لە نێو زانکۆ و قوتابخانەکان بە هەر شێوەیەک کە بیانەوێت یعنی هیچ ڕێگریەکیان نییە هیچ بەڵام لە ئەنجامدانی هەر چالاکێک لێ لە ئێمە ڕێگە پێنەدراوە و ڕەفزە زۆر باشە باست لەوە کرد لە سنوور بۆ سنووری دەگۆڕێ بۆ نمونەوان لە سنووری ئێمە بەڵێ بەرداوام لە سنوور بۆ سنوور دەگۆڕێ بۆ نمونەوانەیە سنووری سەوز کار ئاسانتر بێ لە سنووری زەرد وە لە هەندێک شتی تر سنووری زەرد کار ئاسانتر بێ لە سنووری سەوز بەو شێوەیە لە بە گوێرەی پرۆژەکان شتەکان دەگۆڕێ زۆر باشە باس لەوە کرد کاتێک بەشداربێ قوتابێک بەشداری لە پرۆژەی پرشنگی فەرموودە دەکا پاداشتێکی با بڵێن ئابوووریانە مادیشی وەردەگرێ ئیتر لەو بابەتانەی باس کرد گەشتی ئەمرە و یان کۆمەڵە شتی تر کێ پاڵپشتی دارایی ئەم پرۆژەیە دەکات چ لە ڕووی ڕێخستن تۆ ئەنجامدانی قوتابی بۆ 6,000 خوێندکار هەر و پەڕۆخاخەز و قەڵەمانی حسێب بکەی ڕەنگە تۆزێک لە ڕووی مادیەوە تێچوێکی زۆری هەبێ و شوێنانەی دەیگری بکرێت تا لە نێو تاقیکردنەوە بکەن و ئەو خەڵاتانەشی کە دیارێکرێت لە ڕووی داراییەوە کێ پشتیوانی ئەم پرۆژەیە بەڵێ دیارە ئێمە ڕێکخراوەکەمان سەر بە حیزب بە کۆمەڵە پاڵپشتیەکەم ئەوان پاڵپشمانن و دوای ئەو بەڕاستی خێرخوازان کەلێنێکی باشیان پڕ کردوێتەوە لە بەڕێوەچوونی پرۆژەکانمان خێرخوازان بە هەموو شێوەیەک بەدەممانەوە هاتوون لە ئەنجامدانی پرۆژەکانمان لە هەر کاتێک کە پرۆژەکانمان بۆیان شکر بێتەوە بەو شێوەیە کە دەمانەوێت بەو شێوەیە کە چەندمان پێویست بوو بێ توانی ومانە بەدەستیان بێنین و لەم ساڵدا بۆ نمونە سێ ئەمرا کە دانراوە با هەرناویان بێنم بۆ ئەوانەی ئەم ساڵ بۆ نمونە نەخۆشخانەی بەخشین توانیویەتی پاڵپشتی تەوامان بکە لە بەدەستێنانی ئەمرا و کۆمپانیای پارێزان و زۆرێک لە خێرخوازان کە ناویان نایەندرێ لێرە زۆربیان توانیویانە پاڵپشتیمان بکەن و لە ئەنجامدانی پرۆژەکان سەرکەوتومان بکەن ئەگینا بەو شێوەی کە ڕەوانگەیاندووە کە بۆ نمونە هەرتەنها دابینکردنی خەڵاتەکان 5-6-7 میلیۆن لەوانێ بووێ بە ئێمە دابین نەدەکرا بەڕاستی بەڵام خێرخوازان بە هەموو شێوەیەک بە هەموو چین توێژەکانەوە بەدەممانەوە هاتوون هەر کاتێک گەداوامان لێکردن زۆر باشە کاک دێنەوە لای تۆ کاک ئەحمەد ئاماژەی بۆ کرد کە زۆر جار بۆ ئەنجامدانی پرۆژە و کار و چالاکیان ڕێگریان لێ دەکرێت لە پارێزگای سلێمانیی ئایا ئێوە هیچ ڕێگریەکتان لێ دەکرێت یاخود تا چەند ئەتوانن کە بە ئازادی کار و چالاکیەکانتان ئەنجام بن گرنگی بە پرۆژەکانتان بن بەڵێ وەکو کاک ئەحمەد ئاماژەی پێکرد ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە سەر بە کۆمەڵی دادگەرین سەرباری ئەوەی ئێمە زۆربەی کات یعنی ئەتوانین بڵین لە ساڵ 90 بەرەوسەرەوە کار و پرۆژەکانمان خزمەتە بەچینی گشتی چینی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی خوێندکاران یاریێمی خوێندکاران و قوتابیانی یاریێمی کوردستان لە زانکۆ و پەیمانگاکان چ لە قوتابخانەکان بێت زۆر جار ئێمە ئەمانەوێت سیمینارێک یاخود کۆڕێک یاخود سوودێک بە خوێندکارەکان بگێنن چی لەناو قوتابخانەکان بێ و چی لەناو زانکۆ و پەیمانگاکان بێ بەڵام ڕێگرێکی باشمان لێکرێت سەرباری ئەوەی کە ناهێڵنە ناو زانکۆ و پەیمانگاکان یاخود قوتابخانەکان کار و چالاکی ئەنجام بین ئەمە دوور لە ئینتیمای حیزبی دوور لە کاری حیزبی ئێمە کار و چالاکیەکان ئەبینە ناو قوتابخانە و خوێندنگەکان یاخود زانکۆ و پەیمانگاکان مامۆستا و بەڕێوەبەرەکانەوە ڕێگریتان لێ دەکرێت بەڵێ بەتەکی زۆر جار لەنان مامۆستا و بەڕێوەبەرەکانەوە زۆر جار مامۆستا و ڕێگرەکان هاوکاریشە بن بەڵام لەسەر و خوێنەکە و بەڕێوەبەرەتی یاخود بەڕێوەبەرەتی پەروەردەی شارەکەیە ئەوان ڕێگری مالیەکەن کە ئەمە بەداخەوە بۆتە ئاسەنگێکی زۆر بۆ ئێمە و ناتوانین ئێمە خزمەتەکانمان بەباشی بگەین بەهۆی ئاسەنگی ئەوانەوە و یاخود زۆر جار زانکۆ و پەیمانگاکان لە سنووری ناوەندەکانمان هەیە بۆ نمە زانکۆی سلێمانی یاخود زانکۆی هەڵەبجە یاخود هەر شوێنێکی تر کە ئێمە ناوەندمان هەبێت و لێوە زانکۆی لێبێت بەنیازین کار و چالاکی بینە زانکۆکانەوە بەهۆی دەستێوەردانی حیزبیەوە ئێمە نەک ئەوەی کە ناتوانین کار و چالاکەکە بینە ئێوە بەڵکو ئەگەر نیازیشمان هەبێت ئەو ئەندامانەی کە ئێمە لەوێن لە زانکۆ پەیمانگاکان ئەخوێنن تەنانەت لایەنە ڕاگر و سەرۆک بەشەکانیشەوە بانگێش دەکرێن لێ پرسیینەوەیان لێکرد زۆر جار سزاش دراون لەسەر ئەوەی کە کار و چالاکیەکان لەناو زانکۆکان کردووە لە کاتێک ینی
بۆ ئەبێ ڕێگریتان لێ بگیرێ ئەمە یەک دووش بۆ مەسەلەن لێ پێچینەوە ئێوە ڕاستە ڕێکخراوێکن پاشخۆیەکی حیزبێکی سیاسین ئەو چالاکە حیزبیانە بەنە ناوزانکۆکانەوە ڕێگەتان لێگرن یان ڕەنگە تۆ بتەوێ مەسەلەن وشیارەیەکی پەروەردەیی یاخود زانستی لە قوتابخانەیەک لە زانکۆیەک بڵاوکەیتەوە ینی ڕێگرێکە بۆ هەردووکێتی یان چۆنم ئێمە وەکوتم سەرتاش بە هیچ شێوەیەک ئێمە کاری حیزبی و سیاسەتی حیزب نابێنین ناو زانکۆ پەیمانگاکانەوە ئێمە ڕێکخراوی قوتابیانی کوردستانی خزمەت دەکەین بە چینی خەڵک بەگشتی و لە ناوێنا بە تایبەتی چینی خوێندکاران یعنی بابەتەکانی ئێمە خۆی بینێتەوە لە پەروەردەکردنی خوێندکارەکان وەروەها وەشارکردنەوەیان لە سەرجەمەوکانی کە لە کۆمەلگایە وەروەها لە ڕووی زانستی و پەروەردە و نوێگەریەوە ئێمە کار و چالاکیەکان کە بینە ناو زانکۆکان یعنی ئەتوانین بڵێن لە سەدی دەستێوەدانی ئەمە سەرباری و دەستێوەدانی حیزبیتیانە بەڵکو سوودەگەێنە بە خوێندکارەکانیش باڵە لە فکری ئێمە ترسن یعنی تەنها ئەوە خۆی بین تو ئەینا دەرگا وڵایە بۆ سەرجەم ڕێکخراوە حیزبەکانی خۆیان ئەوانی کە سەر بەدەسڵات ئەوانی کە سەر بە خۆیان چ لە زۆنی زەر بێ چ لە زۆنی سەوز بێ ئەوانی کە ئەو ڕێکخراوانی کە سەر بە خۆیانن زۆر تەنە نەک بەڵکو ڕێگریشان لێ ناکەن بەڵکو ئاسانکاریشان بووەکەن ئێمە زانیاریمان هەیە بۆ نمونە هەر لەسەر حساباتی دارایی زانکۆکان دامی ئەو ڕێکخراوانە کراوە و هاوکاریان کراوە نەک تەنها لەلایەن زانکۆ پەیمانگا بەڵکو لەلایەن ستافی ئیداری ئەو زانکۆ پەیمانگا یاخود قوتابخانەوە ئاسانکاریی باش بۆ ئەو ڕێکخراوە حیزبیانی خۆیان کراوە لە پێچەوانەوە نەک ناهێڵن ئێمە وەک کار و چالاکیەکەمان بینە ناو خوێندنگە و زانکۆ پەیمانگاکانە بەڵکو وەکوتم ڕێگریشمان لێکرێ و چاوسوکردنەوەشمان بەرامبەر ئەکرێ و لێ پێچینەوەش لەو کەسانە کە ئەکرێت کە بەنیازن چالاکیەکان بنە ناو زانکۆ پەیمانگاکان باشە لەو کاتەیە کە ڕێگریتان لێ دەکرێت سەبارەت بۆ کار و چالاکیانی کە ئەنجامیدەن ئەتانەوێت سوودێک بە خوێندکاران و قوتابیان بگەن دوجار چۆن ئەتوان ئەم کار و چالاکی ئەنجام بدەن لە دەرەوەی زانکۆ پەیمانگاکاندا هیچ ڕێگایەکی دیکەتان هەیە؟ سپاس بۆ خی گەورە عنی ئەگەر ئێمە دەرگایەکمان لێ داخرێت ئەتوانین بڵێن 100 دەرگایترە دۆزینەوە بۆ کار و چالاکی ئێمە زۆر جار هەبووە چوینێتە زانکۆ پەیمانگاکان نانهێڵاو کار و چالاکی ئەنجام بین یاخود لە قوتابخانەیەکەوە بەڵکو ئێمە بارەگە و لقی خۆمان هەیە و زۆربەی کار و چالاکیەکەمان لەوێ ئەنجام دەین ئەگەر دەسڵات ڕۆژێک لە ڕۆژان ڕێگر بێ سەربارەوەی زۆربەی کات ڕێگر بووە ئێمە چالاکیەکانمان ئەبینە دەرەوەی بارەگا حکومیەکان یاخود ئەو ناوچانی کە زانکۆ پەیمانگان ئەیبینە ئەو شوێنانەوە ئەیبینە بارەگاکانی خۆمانەوە ئەو کاتە خوێندکارەکان خۆیان یەن بۆ لای ئێمە ئەوە خۆیان یەن ئەو سوود و قازانجێک کە وەرەگرن لەناو بارەگەکانی خۆمانەوەرگن ئێمە شتوان لێ سوودیەکان پێ بگەێنین ئەو بینەوە سەر پرۆژەی پێشنگی فەرموودە زیاتر گرنگی بە چ لایەنێکی فەرموودەکانەدەن ئایا لایەنی پەروەردەیە عەقیدەیە یاخود بە شێوەیەکی گشتی گرنگی بە هەموو لایەنەکانی ئەدەن پرۆژەی پرشینی فەرموودە تا ئێستا دوو قۆناغی ڕۆشتووە لەم دوو قۆناغەیە ئێمە توانین بە شێوەیەکی گشتی جەختمان کردوتە لەسەر پەروەردەی ئیسلامەتی و هەروەها لە نێویشانە یعنی ئەو فەرمودانە کە تایبەتن بە پیاخەمبەر دوردی خوای لەسەر بێت صلی الله علیه وسلم بەڵێ ئاکار و ڕەوشتەکانی پیاخەمبەر صلی الله علیه وسلم جەختمان کردوتە لەو لایەنەی ئیتر ساڵ بە ساڵ ئەگۆڕێ ئێستا ئێمە دوو قۆناغمان ڕاگەیاندووە دوو قۆناغەکە توانین بڵێن بە شێوەیەکی گشتی کارمان کردووە لەسەر فەرمودەکانی سەروەرمان دوردی خوای لەسەر بێت لە قۆناغەکانی داهاتوە ئەکرێت تایبەتمەندیکەین بە چینێکی جیاوازتر بۆ نمونە تایبەتمەندیکەین بەلایەنێکی عەقیدەی یاخود بە ئاکاری تایبەت بە پیاخەمبەر صلی الله علیه وسلم و یاخود چینێکی دیاریکرا و ئیتر پرۆژە بە پرۆژە ئەگۆڕێت ئەو کات بەپێی خواستی کۆمەڵگەی کوردی و پێی ئەو لە کۆمەڵگە چی ئەگوزارێ ئێمەش ئەو لایەنە دیاری ئەەکەین سەبارەت بە پرۆژەی پشتین فەرموودە زۆر باشە دەچینەوە لای مامۆستا ئەحمەد هاوکارم پرسیارێکی با بڵێن لە ڕووی زانستی فەرموودەوە منەوێ بەڕێزی شت ئەگەر سەرنجێکت هەبێ واتە پێوەرەکانی هەڵبژاردننی فەرموودەکان لەنێو ئەو ژمارە زۆرەی فەرموودەکانی پێیانبەری ئیسلام ئەو مامۆستایانە ئەو لیژنانەی کە فەرموودەکان دیاری دەکەن دیارە بێ ناوەڕۆکی فەرموودەکانیش لەگەڵ تەمەن و قۆناغی قوتابیان بە تایبەتەوە ڕێکخراوی قوتابیانی بوو گونجێ یاخود ئەمانە پێویستتر بن بۆ ئەوان چۆن ئەم فەرموودانە هەڵەچنەکەن دەستبژێریانەکەن دیاریانەکەن بەڵێ دیارە ئێمە فەرموودەکان پێ سەلەم زانانی ئیسلام زۆر بە شێوەیەکی ڕوون و جوان فەرموودەکانیان یەک جودا کردوتەوە بەو شێوەیە کە هەیە بۆ نمونە ئەم قۆناغی دووەمەی فەرموودە زیاتر گرنگیماندان بوو بە یاد و زیکری خوا ئەو فەرموودانەی کە گرنگی دەن بە یاد و زیکری خوا و قابلی ئەوەیە کە لە قۆناغەکانی داهاتوو
بە شێوەیەکی تایبەتمەندتر یاخود بە شێوەیەکی گشتگیرتر پرۆژەکە بەڕێوە ببین. بەڵام هەڵبژارنی فەرمودەکان دیار ئێمە فەرمودە سەححەکانمان هەیە تەنها ئەو فەرمودانە هەڵدەبژێنین و دیارە کەسانی پسپۆرمان هەیە لە فەرمودەدا کە سوپات بۆخوا لە گشت پرۆژەکانی فەرمودە کتابیان هەیە و یارمەتی دەرن بۆ نمونە ماوە سیروان کە لێرەوە سوپاسی دەکەین یارمەتی دەری سەرەکی بووە لە پرۆژەی پرۆسەنجی فەرمودەی ئەم ساڵ کە فەرمودەکان لێکجا دەکاتەوە و پیشانی لێژنەیەکی دا پیشانی ئەو کەساندا کە شارەزاترن دواتر دەیخینە بەردەستی ئەو کەسانی کە دانوێت بەشدار بن و تاقیکردنەوەی تێدا بکەن. بەڵێ مامۆستا ئەحمەد عەلی بەرپرسی پرۆژە خولەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سودیەکانمان لە هەولێر لەگەڵمان بوو. زۆر بەڕێز مامۆستا ئەیوب سلێمان بەرپرسی ناوەندی شارەزوری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. سپاس بۆم دەرفەتێ بێمەتان مەخشی دەستان خۆش بێ بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست وەک دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سەرجەم شار و چارۆچکەکانی هەرێمی کوردستان بە بەشداری 2500 خانم بەشداریان کردو لە تاقیکردنەوەی پرۆژەی بەهای فەرمودە. بێگومان لە قەزای سۆرانیش چەند خانمێک لەوێش بەشدار بوون بەشداریان لەم تاقیکردنەوەی کردووە. هاوکارانمان لەم بارەیەوە چەندی منێکیان بۆ تۆمار کردوون فەرموون با پێکەوە بینەربین. خەڵکەکە دیارە طبعاً بەشداربانش لاس چاوەڕوانی ئێمەدا بوون بەڕاستی لاس ئەو گومانێ باشە ئێمەدا بوون کە ئێمە چاوەڕوانیمان دەکرد خەڵکێکی زۆر باش بەشدارن لە تاقیکردنەوەکەدا کرد. وان پرۆژێش دیارە مەبەستیان پرۆژەی خزمەتکردنی سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم چونکە خوا پەروەردگار فەرمێ وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون. دیارێک پێغەمبەر صلی الله علیه و سلم خوا پەروەردگار ناردوێتی بۆ ناردوێتی کە قورئان بۆمان ڕوون بکاتەوە و تێمان بگەینی پێمان بگەینی. بێگومان ئێمەش ئەگەرمانەوێ قورئان وەکو خۆی جێبەجێ بکەین پێویستە ڕێوشێن و ڕێباز پێغەمبەر صلی الله علیه و سلم بگرین و هەروە خوا پەروەردگارش لایەتێکی تردا دەفەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. وحتى أجر خواتنا خرج به أو شين بيغمبري بيوم صلى الله عليه وسلم وديار شين كوتنيش بيوم صلى الله عليه وسلم إيش أو بودك لك ريوشين وربازكي بقدين و هەر کەسێکیش دیارە بەجێ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەڕێ و ڕێبازی پێغەمبەر بگرێت صلی الله علیه و سلم ئەو بەجێ خوای پەروەردگاری کردە. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئێمە ئەمڕۆ کە بەشداریمان کرد لە پرۆژەی بەهای فەرمودە کە تایبەت بوو بە ئافرەتان خۆمان بە خۆشحاڵ دەزانین لە خزمەت فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلمدا دابینین و ئینشاء الله هەوڵ دەدەین بە کردار فەرمودەکانی ڕنگ بداتەوە لە ژیانماندا. مەڵی دەست خۆشبی بە خێراتنا دەکەم بەڕاستی ئەو پرۆژانە بە شێوکە کە توان بڵێن لە کۆمەلگای کوردی دەتوانێتی ڕۆڵێکی زۆر گرنگ بینێ. بەڕاستی ئێمە دەستخۆشمان بۆ هەموو ئەو مامۆستا بەڕێزانە بۆ هەموو ئەو کەسولانانەی کە هاوکار دەبن لەم جۆرە پرۆژانە ئەو پرۆژانەوا دەکە کە مرۆڤ بتوانێت هەم سوودێک بەخۆی هەم بە دەوروبەریشی بگەێنێت بە تایبەت لەم قۆناغەیە کە قۆناغێکە تایبەت بوو بە ئافرەتان. بەڕاستی من دەستخۆشی زۆریانم بۆیان هەیە لەبەر ئەوەی ئافرەت ڕەنگە زۆر شتێنەی زانی بێت لەم فەرمودانەی پێغەمبەرەوە صلی الله علیه و سلم بتوانێت فێری بێت و بیزانێت. وڵا پێشەم شتێکی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای شارەزابوون لە شارەزابوون و ئینشاءالله عەمەل پێکردنی و گەیاندنی بە کەسی دیکە ئینشاءالله ئەوانە ئەویان لێکردین هانیان دەین کە هەڵدەین لەبەریان بکەین. خۆشتان لە ئەکەین و هیوادارم سەرکەوتو بن هەموو لایەک و ئەو شتەی وای لێکردم بەشداری بکەم ئەوەیە کە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زیندوو بکەینەوە و هەروەها ڕێزیان لێ بگرین و قەدری خۆمانش بزانین لەناو کۆمەڵگاکەوە ئێستا وای لێ هاتووە ئافرەت بە تاوی سوک سیر دەکرێت بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هات ئازادی و خۆشەویستی هێنا بۆ کۆمەڵگا و هەروەها ئافرەتانی بەبرز نیشاندا.
هەزان لە بەشی دووەمی پرۆگرامەکەمانان باس لە بارەدۆخی خراپی گوزەرانی ژینگە پارێزان دەکەین بە دیاریکراوی لە کوردستان بەگشتی و بەس بە دیاریکراویش لە ناوچەی پشدەر و بتوێن بە میوانداری زۆر بەڕێز کاکە سەربەستە ڕەسوڵ چالاکەوانی واری ژینگەیی کاک سەربەسڵاوت لێبێم کاتت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین بە شێوازێکی زۆر دیاریکراوی لە پشدەر و بتوێن بارەدۆخی ژینگە پارێزان چۆنە لەوە چی دەگوزارێ دەربارەی ژیان و کارکردنیان. زۆر سپاس بۆ دیدارەتان سوپاسان دەکەم. بەداخ و پەژارێکی زۆرەوە دەڵێم دۆخی ژینگە پارێزان لە دەڤەری ڕاپەڕین لە خراپترین دۆخدایە لە ئێستادا دەیان ژینگە پارێز لە ڕێگەی تۆڕەکانی کۆمەڵایەتی ئەوانەوە پەیوەندی بە ئێمەوە کردووە و دیداری ڕاستەوخۆمان لەگەڵیاندا هەبووە باسی دۆخی خراپی خۆیان دەکەن سەبارەت بە ئیش و کاریان لە دەڤەری ڕاپەڕین. بەداخەوە لە ماوەی ڕابردوودا دەیان ژینگە پارێز و دەیان کارمەندی کۆمپانیای گارێکس بیڤان لە دەڤەری ڕاپەڕین بەبێ هۆکار لەلایەن حکوومەتەوە لە ڕێگەی کۆمپانیاکەیانەوە ناردرانەوە ماڵەوە. ئەوە دۆخێکی دروست کردووە کە ژینگە پارێزان لەو مەنتیقەیە ناتوانن بەڕاستی وەکو جارانی ڕابردوو بتوانن هەم دەنگە ناڕەزایەتیەکانیان بگەین و خۆپیشاندان و چالاکیان هەبێ. بەو هۆکارە تەنها لە ڕێگەی ئەوەیەوە کە پەیوەندیان بە ئێمە و بە چەند خەڵکێکی ترەوە کردووە بۆی بتوانین دەنجی دلێریان بگەێنین و حکوومەت بێتە سەرخەت بەوەی گرفتەکانیان بۆ چارەسەر بکات. باشە کاک سەرباز کێشە و گرفتی ژینگە پارێزان کێشە و گرفتەکانیان بە دیاریکراوی چییە؟ ئایا تەنها نەبوونی موچەیە یاخود کێشە و گیر و گرفتی دیکەشیان هەیە؟ چونکە پێمان وایە بێگەر بە هەڵەیان نەچووبین سەبارەت بۆ مانگرتنی کە لە ماوەکانی ڕابردوودا ئەنجامیاندا ژینگە پارێزان چەند ژینگە پارێزێک لا دراون لەسەر کارەکانیان. با بزانین بە دیاریکراوی کێشە و گیر و گرفتی ژینگە پارێزان چییە؟ بە دیاریکراوی بەڕاستی گرفتی یەکەمی ژینگە پارێزان ئەوەیە کە موچەکانیان دوا دەکەوێت بە بەردەوامی. حکوومەت ناتوانێت لە کات و ساتی خۆیدا موچەکانیان پێ بدا. ئەوانەی کە ژینگە پارێزن بژێوی ژیانیان لەژێر هێڵی هەژاریدایە. موچەیەکی دیاریکراوی ڕەمزیان هەیە کە ناتوانێت ژیان و گوزەرانیان دابین بکە. بەداخەوە لە دواکەوتنی موچەکانیان بۆ هەر ژینگە پارێزە گرفتی ماگانە دروست دەبێت لە کرێی خان و لە هەر گوزەرانێک کە مناڵێکی داوای 250 دیناری لێ بکە و پێی نەبێت بەداخەوە ئەوە چاوەی سەرەکی گرفتەکەیانە. بەڵام لە ماوەی ڕابردوودا کە 3 مانگ تەندەری کۆمپانیا درێژ کراوەتەوەوانێ بۆ ئیش و کاری پاکەرەوە. بەڵام لەو درێژکردنەوەیدا ئەو یاسانە جێبەجێ نەکراوە کە بەڕێوەبەرایەتی کاری دەستەبەری کۆمەڵایەتی سلێمانی وەزارەتی کار لە فەرمانێکی وزاریدا بۆ هەموو وەزارەتەکان جێبەجێ کردووە کە تیایدا دەڵێ موچەی هیچ ژینگە پارێزێک نابێت لە 350,000 دینار کەمتر بێ. بەڵام کاتێک ئەو موچەیە لە ڕێگەی گرێبەستی تازەوە لە ڕێگەی کۆمپانیاوە دابین کرا 335,000 بۆ دابینکردن. واتە ئێستا بەبێ بەناقانونی لەژێر هیچ ڕێنماییەکی تایبەتدا 15,000 لە هەر ژینگە پارێزێک کەم دەکرێتەوە. خۆی ئەو فەرمانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی 2 بڕگە لە خۆ دەگرێت. بڕگەیەک ئەگەر بۆ ئەو کرێکارانەیە کە بۆ نمونە بە سەعات کار دەکەن و بڕگەیەک بۆ ئەو کرێکارانەیە کە بە ڕۆژانە کار دەکەن. لە هیچ فەرمانێکیاندا نەهاتووە کە 335,000 بدرێتە کرێکاران. بەڵکو یەکیان 350,000 یەکیشان ئەگەر بە ڕۆژی کارکردن بێ و بە سەعاتی کارکردن بێ دەکاتە 390,000. بەڵام بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی ڕاپەڕین لە ڕێگەی کۆمپانیاکەیەوە ئەو غەدرە گەورەیە لە ژینگە پارێزانی ئیدارە ڕاپەڕین دەکا کە ژیانی و گوزەرانی خۆیان بە قانون بۆیان دابین کراوە بەڵام پێیان نادرێ. بەداخەوە ئەوە گرفتی سەرەکیە بەڕاستی و هەروەها لە ماوەی ڕابردوو ئەو 3 مانگەی کە هاتووە چەند جارێکی کەم بابەتی سەلامەتی وەکو دەستکێژ وەکو کڵاو وەکو جلوبەرگ و پێڵاو بۆ ژینگە پارێزات دابین کراوە. بەداخەوە ئەوانە دەبێت ڕۆژانە بن چکە ژینگە پارێز ناتوانێت داهاتەکەی ئەوەندە نییە کە خۆی بیکڕێ. بەڵام بەداخەوە هەم کۆمپانیا هەم بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان بەرپرسیاری سەرەکین لەوەی کە ژینگە پارێزان لەو ڕێگەی کە سەلامەتیان نییە و تووشی نەخۆشی و گرفتی زۆر دەبنەوە لەو ڕێگەیەوە. بەڕاستی ئاماژەت بە کۆمەڵێک خاڵی گرنگ کرد کاک سەربەز ینی تۆزێک واقعبین بین ینی ئێمە ڕۆژانە دەبینی لەسەر شەقامەکان بڕات هەبێت تەنها یەک ڕۆژ ژینگە پارێزان شار خاوێن نەکەنەوە بۆن و بەرامەیەکی زۆر ناخۆش شارە گرێ ئەنی دیمەنەکانی شار
تەواو خێزەوە نەبن بەداخەوە بەس هەر بەڕاستی ینی ژینگە پارێزێک 330 ئەوەندە دیناری هزاری پێدەدرێت لە کاتێکە یعنی موچەیە کە بەراورد بەو ئیشی ئەوان دەیکەن پێم وان بێ پشویان نییە گە سەرنجت هەبێت لەسەرم بابەتە لە بەیانەیەکی زۆر زۆر تا ێوارەکی درەنگ ئیشەکەن ڕۆژەکانی سەرما و گەرما بەگشتی ینی ئەمە بەڕاستی عەدالەتی تێدایە بۆ ئەو پیشە قورسە 335,000 بەداخەوە خۆی ئەگەر حەدالەتی تێدا بوویایە هەر ژینگە پارێزان ناڕزایەتیان دەرنەدەبڕی ئەوانە ڕۆژانە لە سەعات 6 بەیانیەوە هەتا 12 نیوەڕۆ کار دەکەن واتە ڕۆژانە 6 سەعاتی تەواو کار دەکەن و لە مانگێکدا 26 ڕۆژ کار دەکەن ئەوانە ئەگەر هەر بەو ڕێژەی کە خۆیان بۆیان دابین کراوە لە ڕێگەی ئەو فەرمانی ئەنجومەنی وەزیران کە وەزارەتی کاری ئاگادار کردوتەوە تێیدا یعنی دەتوانێت هەر بەو ڕێگەی بۆ سەعاتی کارکردنا 390,000 پێ بدرێ بەڵام ئەوان غەدریان لێ دەکەن یعنی ئەو موچەکەمەی کە هەشیانە بە قابلیان نازانن داخەکە ئەوەیە یعنی ژینگە پارێزان هیچ ئومێدێکیان بەو بابەتە نەماوە کاک سەربەز بەدەر لە بابەتی لایانی میری ئێمەی هاوڵاتی تا چەندێک زوڵم لە ژینگە پارێزان دەکەین خۆگەر هەمومان لە ماڵەکان بتوانین ئەو پاشماوە و با بڵێن خاشاکەی هەمانە لە زەرفی تایبەت دای بنین ڕەنگە کاراسانێکی زۆر بێ بۆ ژینگە پارێزان و بۆ کۆتایە بۆ ژینگەکەی خۆشمان هاو نیشتیمانیان یان هوشیاری ژینگەی لە هەرێمی کوردستان چۆن هەڵدەسەنگێنین بەداخەوە من وشاری ژینگەی زۆر ناکارامە هەڵدەسەنگێنم چکا بەڕاستی لە کۆمەلگای ئێمەدا تا ئێستا لە بواری پەروەردەیەوە گرنگی بە ژینگە نەدراوە پێویستە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی خوێندنگاکانەوە زیاتر وشیاری ژینگەی بدا بە خوێندکاران و هیوادارم ئەو هوشیاری ژینگەیە لە یەکی سەرەتاییەوە دەست پێ بکات بۆی بتوانین تەمەنێک کە بتوانێت وشیاری ژینگەی هەبێ بۆ ئێمە سەربەرزانەتر دەبێ بەداخەوە خەڵک هاوکار نییە لەم دۆسیەدا و ڕۆژانە بەدایان گرفت لەلایەن هاوڵاتیانیشەوە تووشی ژینگە پارێزان دەبێتەوە بە تایبەتی ئەو ژینگە پارێزانی کە لەسەر کابیسەکانن ڕۆژانە خۆڵ و خاشاکی ماڵەکان فرێدن باشە کاک سەربەست حکوومەت بۆ نایەوێت ئەم کێشەیە چارەسەر بکات دەزانین کە چەند مانگێکە ژینگە پارێزانمان ینی مان دەگرن و هەروە کۆبوونەوەی خۆڵ و خاشاکێکی زۆر لە شار و شارۆچەکان بۆچی ئەم مانگرتن و ئەم پیسبوونی شار و شارۆچەکان بۆچی بەرپرسان بە ئاگا نایەنێت بۆ حکوومەت نایەوێت ئەم کێشەیە چارەسەر بکات بەداخۆ ینی من خاتونی عزیز پێم باشە ینی ئەو پرسیارە لە حکوومەت بکەن ینی حکوومەت بۆ خۆی گرفتە بۆ بابەتە بە بڕوای من دۆخی دوو ئیدارەیەوەی دروست کردو ئەگەر دیقەتدە لە منتیقەی هەولێر و ئەوانە هیچ ئەو بابەتە لە گۆڕێ نییە و زۆر ئاسایی موچیان پێدرێ و لە کاتی خۆیدا بژێوی ژیانیان بۆ دابین دەکرێت و بگرە باشتریشە یعنی بڕیاردرا سێ مانگ لەمەوە بڕیاردرا هەموو هەرێمی کوردستان بکرێت بە یەک سیستەم لە دهۆک و زاخۆ هەتا دەچێتە قەندیل و ئەوانە هەموو شوێنەکان هەتا دەچێتە منتیقەی خانەقین هەمووی بە یەک سیستەم بێ و سیستەمێکی پاکردنەوە بۆ تەواوی کوردستان دابدرێ وە کرێکارێک لە زاخۆ چەندی هەبێ لە خانەقین دەبێ ئەو ڕێژە پارەی هەبێ بەڵام دیارە حکوومەت بۆ خۆی دووبارە لەو بابەتەدا کەم تەرخەمە و نەیتوانیوە ئەو هەنگاوە بپێچێ بۆی بتوانێت ژینگە پارێزان بە عەدالەتی لە هەموو شوێنەکان بەبێ جیاوازی موچەی و بژێوی ژیانی خۆیان وەربگرن دیارە لە منتیقەی هەولێر و ئەوانە جۆرە موچەیەک دەدرێت لێرەکانە جۆرە موچەیەکە دەدرێت ئەوەش دەگەڕێتەوە بۆ نەعەدالەتی لە ئیشوکاری حکوومەت و حکومڕانانی هەرێم باشە چالاکان و ڕێکخراوە ژینگەیەکان چی ئەوان تا چەند دەتوانن ڕۆڵ ببینن لە چارەسەرکردنی ئەم کێشەیە وەگەوەی کە بەڕێزدا ئاماژەت بەوە کراوە حکوومەت هیچ لێرەدا چالاکان و ڕێکخراوەکانی ژینگەی ئەوان چی ئایا ئەتوانن ڕۆڵ ببینن لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بەداخەوە لە دەڤەری ڕاپەڕین هیچ ڕێکخراوێکی کرێکاری یاخود وەکو سەندیکا بوونی نییە و تا ئێستا هیچ کام لە ڕێکخراوەکان نەهاتون بەدەمیانەوە لە ماوە ڕابردوودا دەنجی کرێکاران لە سلێمانیەوە توانیان چەند چالاکێ بکەن لە ڕێگەی واڵاکردنی واژوو کۆکردنەوە و گەیشتن بە جەنابی وەزیری کاروباری کۆمەڵایەتی ئەمە بە خۆمان یەکێک بووین لەو وەفدەی کە لەگە وەزیری کاروباری کۆمەڵایەتی دانیشتین بەڵام دۆخێک ڕەخساوە لە کاروباری حکوومەتدا بەڕاستی خراپترین دۆخە کە ناتوانانی سکاڵایەکی شتۆمارکەی چکە لە ڕێگەی دادگاکانەوە لە سکاڵاکان تەخیر دەکرێن و ناتوانانی دەنگت بگەێنی بەو ناوەندەی کە بتەوێت پەیامی تۆ بگەێنێ هیوادارین لەم ناوەندەی بەڕێستانەوە پەیامی ئێمە
و پەیامی ژینگە پارێزان لەو منتیقەیە کە ئێمە لە ڕێگە ئێمەوە دەیگەێنن بگا بە هەموو دەسەڵاتداران کە ئەوان بە دڵنیاییەوە ئاگاداری دۆخەکەم بەڵام خۆیانی لێلا دەدەن خۆلادان لەو دۆسیە گرفت دروست دەکات پاک نەکردنەوەی وەکو ئاماژەت پێدا پاک نەکردنەوەی یەک ڕۆژ گرفتی گەورە بۆ شارە دروست دەکات نەخۆشی بڵاو دەکاتەوە ئێستا لە وەرزی هاوین داین لەو وەرزەدا گرفتەکە دوو ئەوەندە دەبێت هیوادارین بە زووترین کار گرفتەکانیان بۆ چارەسەر بکەن لە ئەگەری چارەسەر نەکردنی ژینگە پارێزان چەند ڕۆژێکە لە هەوڵدان کە مانگرتن ڕابگەێنن چکات جگە لەو گرفتانە یعنی دایان گرفتیکەی هەیە کە بۆ نمونە ئۆتۆمبیلەکانیان ئیژ ناکەن و هەروەها ترس و تۆقااندن هەیە بۆ ئەوەی کە خۆپیشاندان نەکەن یعنی لە شارێکی وەک ڕانیە ئەگەر سەیری بکەین دە ئۆتۆمبیل ئیش دەکات دە ئۆتۆمبیلی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بەڵام پارێزان لە چی هەیە کە ناوێرنمان بدەن یاخود خۆپیشاندان ئەنجام بدەن کە ئاماژە بەوە دەکەی لە ترس و تۆقااندن ینی ناوێرن خۆپیشاندان ئەنجامدان ئەبێت ترسیان چی بێت ترسیان لە چی هەیە ترسیان لەوە هەیە کە دەربکرێن یاخود چی بەڵێ لە ماوەی ڕابردوودا ئاماژەمان پێدا نزیکی 200 ژینگە پارێز و چاودێر و شۆفێر لە ئیدارەی ڕاپەڕین دەرکران تەنها لەسەر ئەوەی دەنجیان دلێر بوو و ناڕەزایەتی خۆیان دەگەیان بە حکوومەت و بەدەسەڵات دوای ئەوەی کە تەندەری 3 مانگ درێژ کرایەوە بۆ کۆمپانیا لەلایەن بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان و کۆمپانیاوە ئەو شەخصانە دەستە بژێر کران و بە بڕیارێک دەرکران بۆیە ئەوان ترسیان لەوەی هەیە ئەو قوتەکەمەی کە هەشیانە بە هەمان شێوەی ئەو ژینگە پارێزانە دەربکرێن و هەروەها نامبڕاو بکرێن پێ دوانە ژینگە پارێزان هەمویان یەکدەنگ بن هەمویان یەک هەڵوێز بن پێکەوە خۆپیشاندان ئەنجام بدەن نەچنەوە سەرکارەکانیان تۆ پێ دوانە ئەو کاتە کێشەکانیان بە ئاسانی چارەسەر دەکرێت بەداخەوە یعنی ئەگەر ئێمە لە ماوەی ڕابردوودا بە کۆدەنگی ئەو کارانەمان کردووە بەڵام حکوومەت و دەسەڵات لەو منتیقە بە هێزی مەفرەزەی ئاسایش و بە هێزی پۆلیس و بە شۆفڵ و گەڵابەی شارەوانی ڕانیە توانی سەر شەقامەکان پاک بکاتەوانێ وە زەبر و زەنگی بەکارێنا بۆی بڵاوە بە خۆپیشاندانەکان و بایکۆتەکانی ئێمە بکە ئەو تونند و تیژەی لە ڕابردوو ئاماژەی بەوە دەدا کە حکوومەت بۆ نمونە هیچ ئەهمیەتێک بە چارەسەرکردنی گرفتەکان نادا و بە زەبر و زەنگ دەیەوێت گرفتەکان چارەسەر بکە بەداخەوە ئەو شێوازی حکومڕانی ئەو شێوازی کارکردنە بە بڕوای من خراپترین دۆخە بۆ ژینگە پارێزان کە بەپێی قانون ئەو مافانێک کە داوای دەکەن هەموو قانون ڕێگەی پێداون نازانم چۆن دەبێت ئیدارە ڕاپەڕین بەڕێوەبەرایەتی شارەوانیەکان خۆپشارنەوە لەوەی کە مافەکان بە ژینگە پارێزان بدەن ئەو مافە قانونیانەی کە خۆیان قانونیان بۆ دەرکردووە نازانم بە چ شێوازێک دەتوانن ئەوان مامەڵی یاساییانە کەی دەتوانن مامەڵی یاسایانە لەگەڵ ژینگە پارێزان بکەن بە هیوای ئەوەین بە زووترین کار گرفتەکانیان بۆ چارەسەر بکرێ بەڵام هیچ ئومێدێکی ئەوتۆمان نییە کە بتوانن حەدالەتانە مامەڵە لەگەڵ ژینگە پارێزان بکەن بەڵێ بەڕاستی کێشۆگرفتی ژینگە پارێزان زۆرە ڕەنگە ئێمە لە بەروەی پسپۆر لە بوارەکە نەبین درێک بە کۆمەڵێک بابەتی تر نەکەین ئەگەر پەیامێکی تایبەتتر قسەیەکی ڕوونتر داوایەکی دیاریکراوتری ژینگە پارێزان هەبێ پێمان خۆش ئەم یەک خولەکەی کە ماومانە وەکو دەرفەتێک بۆ بەڕێزت لێرەوە پەیامی هەموو ئەو ژینگە پارێزانەی کە هەیە بەو بارودۆخی هەیەە بیگەێنیت ئەگەری شتێک مابێ و ئێمە نەمان پرسی بەیانی بکەیت. زۆر سپاس ڕاستی دواپەیام ئەوەیە حکوومەت لەو منتیقەیە و هەروەها وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی شارەوانی بە زووترین کات بێنە سەرخەت بۆ ئەو بابەتە چکە بەڕاستی گرفتی ژینگە پارێزان گرفتێکی گەورەیە یعنی گرفتی کۆمەلگایە گرفتێک نییە تۆ بە سوچی بیری لێ بکەیەوە لە ئەگەری بایکۆتکردن ئەو شارە دووبارە بەسەر خۆڵ و خاشاک وەردەبێتەوانێ لە ماوە ڕابردووتا بەڕێستان بینیوتانە چەند ڕۆژێک نزیکی 2 هەفتە ئەو شارە پڕ بوو لە زبڵ و خاشاک ئەو ئەگەرە بۆ ئێمە زۆر خراپە ژینگە پارێز بەڕاستی پێی ناخۆشە کە بۆ نمونە هەفتەیەک 2 هەفتە کار نەکە چونکە ئەو ئەرکەی کە هەیەی هەر بەسەر خۆیدا کۆ دەبێتەوانێ لە ئێستادا لە گەڕەکەەکانی شاری ڕانیە هەفتانە 1 ڕۆژ سارێ خۆڵا خاشاک دەگەڕێ ئەوە گرفتی دروست کردو بۆ خەڵک بەڕاستی
چکاتۆ بەپێی ئەو گرێبەستێکە لەگەڵ شارەوانی کراوە دەبێ هەفتانە 6 ڕۆژ سارەی خاشاک بگەڕێ کە هەفتەی 1 ڕۆژ دەگەڕێ ئەو کرێکارە بەڕاستی ماوەی لە بری ئەوەی 6 سەعات کار بکات نزیکی 12 سەعات کار دەکات کەەوە لە هیچ یاسا ڕێگە پێدراوەکانی حکوومەتی هەرێمدا بوونی نییە و دژی یاسای کرێکارانە لە جیهاندا بەداخەوە یعنی نازانم بە شێوازێک مامەڵە بکەین هیواداری وەزیری شارەوانی و وەزیری کاروباری کۆمەڵایەتی بە زووترین کات بێنە سەرخەت بۆی بتوانن گرفتی ژینگە پارێزان لەو منتیقەیە کۆتایی پێبێن و دووبارە سەر هەڵنەداتەوانێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سەربەست ڕەسوول چالەوانی بواری ژینگە زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمە بەخشی دووبارە زۆر بەخێر بێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لەگەڵتان بەردەوامی. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بڵنینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵایزان لە شاری هەڵەبجە هاوکارمان سامان فەتاح چۆتە دیدارێکی ئەدەبی دیارە لەوێ دیدارێکی ئەدەبی سازکراوە کۆمەڵێک دیمەنی لەوێ بۆ تۆمار کردوین پێکەوە بینەری دەبین. بقش قلي قافة قلي قاف شيء سورة مرة دانش تبين نساوي إخراج عادل ناصر باوكم بالرحمة أو تاقوزي كحكيم بلام بوني كحكيم لبال خباتي تشبداريا
نمونەتان زیاد سپاسی ئەو بەڕێزانەکەم کە ئەم بەرنامەیان پێکێناوە سەدیان بەرز کردومەتەوە منیش هەمیشە وەکو خۆم بەڵێنم ماوە لە ڕێگەی کوردایەتی و هەمیشە هەوڵی خزمەتکردن بەم شڵات تا تەمەنم باقی بێت تا هەناسم دەرەچێوار لە نووسین ناهێنم هەر لە خوێندنەوە نایەنم بۆ خزمەتی گەل و نیشتیمانەکەم دیوانی شێری تایە کۆکردنەوەی شاعرە کۆنەکان نۆ کتێبی تایە پێشمەرگی مێژووی هەڵاجەم چاپ کردووە کۆمەڵ لە کۆلینەوە و چیرۆک و پەخشان ئەوانە شمەرەی ئامادە کردووە لە باری ڕۆژنامەگەریشەوە کتێبم هەیە ئەوانە وای کردووە ژمارەی کتێبەکانم گەشتێت 32 دیرانە هەشتیشم ئامادە چاپە کتێبخانەی کوردیەوەنە دەوڵەمەند نەبووە کو ئێستاکە بەڵام ئێمە بە هەر چنگەکە ڕێیەک بێ شتمان پیا کرد لەمان خوێندەوە سوودمان لێوەرەگرت و کادیرەکانیشمان زۆر ڕێنیێنیانە کردین و قسەی جوانیان بۆ کردین بە دوای کنەوە پشکنینکردن بۆ هەموو ئەو دەستنووسانەی کە پێویست مێژووی ژیانی کورد دەکات بۆیە بە پێویستمانزانی ئەم دیدارە ڕێکبخەین بۆ ئەوەی بە زیندوی ڕێز و قەدری نووسەر و ناودارەکانمان بگرین وەکو ڕۆشنبیر وەکو مێژوو نووس وەکو شاعیر وەکو شانۆکار وەکو پێشمەرگە و خەباتگەر بەڕاستی شایستەی خۆیەتی چونکە کاک حەکیم کاتێکی زۆر و باشی خۆی تەرخان کردووە بۆ خزمەتی بواری ئەدەبی و خزمەت لە بواری مێژوو و ڕۆشنبیری لەبەر ئەوە ئەو کاتانی خۆیتی وەکو پێشمەرگەیەکیش پێویست ئەوەیە کە تەقدیر بکرێ و خەڵقیش ئەبێ بزانێت کاک حەکیمی مە لە ساڵە چ دەورێکی هەبووە بە خزمەت بە گەلووی کوردستان بەگشتی و هەڵەبجە و ناوچەی هەورامان و شارە زور کە لەم ناوچە ژیاوە خزمەتێکی ئەدەبیاتی زۆر گەورەی کردووە و شتی زۆر لە مێژووی شاعیرەکان کە زۆر مبهم بووە نەزانراوە کاک حەکیم توانیوێتی بێنێتە کایە و بەگوێی خەڵقانە بیسەپێنێ و بیسەپێنێ بەگوێی خەڵقان و کتێبێکی زۆر زۆریشی بڵێن پێکێناوە و ئێستا لە خزمەتی هەموو خوێنەرانە کاک حەکیم شایەنسەی ئەوەیە کە ڕێزی زۆری لێ بدرێ ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر بە گەورەی سەیری ئەم خزمەتە کات ژمارەیەک لەو شاعرانەی خستە ڕوو پێویست ناکا من لەبەر کەمی لە پاش ڕاپەڕین کە حەکیمێکێک بوو لە ئەندامانی دەستی نووسەرانی گۆڤاری کاروان بڕگەی پامنێران دەچمە لای پامنێرمان چیانووری لە کەرکووک کە زانیاریەکانی ئەمڕۆی کەرکووکمان بۆ دەخاتە ڕووچیا سڵاو دلێ بێوم کاتت باش زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی کەرکووک چیە فەرمو سڵاوتان لەوێ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیاماوەی چەند ڕۆژێکە لە سنووری پارێزگای کەرکووک گرفتی کەمی کارەبای نیشتیمانی سەری هەڵداوە بە جۆرێکە کە لە ماوەی 24 کاتژمێردا کەمتر لە دەکاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان ئەوەی دیکە دەمێنێتەوە بە کارەبای مۆلیدەی گەڕاک هاوڵاتیان پشت بە کارەبا دەبەستن لەبەرەوەی هەم کارەبا کەم بۆتەوە هەم تاوەرەکانی کارەبا لە سنووری ئەوەی ئەو تۆڕە نیشتیمانی کە لە بەغدادەوە بۆ کەرکووک دێ تەقێنراوەتەوە دوێنێکە وەزیری کارەبا سەردانی پارێزگای کەرکووکی کردیارە لە وتەکانی ڕایگەیاند کە تاوەرەکانی کارەبا لە ساڵی ڕابردوو 170 جار ڕوبەڕووی هێرش بوونەتەوە لە ئێستادا جارێکی دیکە و هێرشانە دەستیان پێ کردوتەوە بۆ سەر تاوەرەکانی کارەبا و لە نێوان پارێزگاکانی کەرکووک و دیالە تاک و بەغداد ئەم تاوەرانە کە پاسەوانیان بۆ دانراوە لە ماوەی ڕابردوودا بەڵام جارێکی دیکە ڕوبەڕووی هێرش دەبنەوە ئەمە وای کردووە کە بەشە کارەبایی ئەو پارێزگانەی کە بە تۆڕ نیشتیمانی عراقەوە بەستراونەتەوە بە تایبەتی سنووری پارێزگای کەرکووک و دیالە ڕوبەڕووی کەمی کارەبا دەبنەوە هەرچەندە لە سنووری پارێزگای کەرکووک زیاتر لە 5 وێستگەی بەرهەمهێنانی کارەبا هەیە بەڵام کارەبا لە سنووری پارێزگای کەرکووک کارەبای نیشتیمانی کەمترین بەشە کە ڕۆژانە دەکاتژمێر کەمتر کارەبا هەیە بۆیە وەزیری کارەبا دوێنێکە لەگەڵ پارێزگاری بە وەکالەتی کەرکووک بەڵێنی دا کە
ئەم گرفتانە چارەسەر ببن هەرچەندە لە ماوەی ڕابردووشدا بەڵێندراوە کە گرفتی کارەبای نیشتیمانی لە سنووری کەرکوک چارەسەرکرد بەڵام تاکو ئێستا چارەسەر نەکراوە بەو جۆرە ماوەتەوە تایبەت بەو هەزار کەسەی کە بڕیارە لە چوارچێوەی یاسای ئاسایشی خۆراک کە پەرلەمانی عێراق لە ماوەی چەند مانگی ڕابردوو ئەو یاسایی پەسەند کرد بۆی دابمەزرێن ئێستا تاکو ئێستا زیاتر لە 15,000 کەس ناوی تۆمار کردووە بۆ ئەوەی لەو هەزار ناوەی کە بڕیارە دابمەزرێن لە دام و دەستگا جیاوازەکانی کەرکوک ناوی خۆیان تۆمار کردووە هەرچەندە بەرپرسی ئەو دۆسەیە لە هەفتەی ڕابردوو گوایە بە وتەی خۆی دەستێوەردان هەبووە لە بابەتی دامەزراندنەکە دەستی لە کار کێشایەوە بەڵام تاکو ئێستا لە ڕێی بە شێوەی ئەلکترۆنی لە سنووری پارێزگای کەرکوک بۆ دامەزراندنی ئەو هەزار کەسەی کە بڕیارە لە چوارچێوەی یاسای ئاسایشی خۆراک دابمەزرێن ناوی خۆیان تۆمار کردووە بەگشتی لە سنووری پارێزگای کەرکوک ئەمە چالاکیەکانەوە ئەوەی هەیە هاوڵاتیانی سنووری گەڕێکی ڕاپەڕین و پەنجەعالی نیگەران کردووە بۆنی غازێکە کە لە باکووری کەرکوک و گەڕەکەکانی پەنجەعالی و قاچێ و شۆرجەوە گوایە بەهۆی کارگەیەکی ئەهلیەوە شەوانە ئەو بۆنە بەردەدرێتەوە ئەمە هاوڵاتیانی نیگەران کردووە لە ماوەی چەند مانگی ڕابردوو خۆپیشاندان و ناڕزایی دژی ئەو بەردانەوەی ئەو بۆنە وە پیسبوونی ژینگەی ئەو گەڕەکانە هاوڵاتیانی و گەڕەکانە خۆپیشاندانیان ئەنجامدا بەڵام تاکو ئێساوە چارەسەر نەکراوە ماوەیەک ئەو بۆنە ناخۆشە بەسەر هاوڵاتیاندا بەردەدرێتەوە بۆیە هاوڵاتیانی نیگەران کردووە پێیان وایە ژینگە پارێزان ئەوانەی کە لە تەندروستی کار دەکەن کە یعنی اختصاسیان نەخۆشی شێرپەنجە و نەخۆشیەکانی هەناسە و ئەوانەیە ڕایان گاندبوو کە ئەم بۆنە بۆ نەخۆشی شێرپەنجە خراپە و ژینگە پیس دەکات لەو سنوورانە. باشە ینی چۆن چییە بۆنە بەرەدرێتەوە تا بە شێوازێکی پلان بۆ داڕێژاوم کارەکرێ یاخود لە ئەنجامی پرۆژەیەکە کارێگەیکەن و بەڵام لە دەرەنجام ئەوم بۆنە دەرەچێ ینی بە پلان هەربێەوەی هیچ مەبەستێک هەبێ هیچ کارێکە بێ بڵاویەکەنەوە. تاکو ئێستا نەزانراوە لە چەند مانگی ڕابردوو لیژنەش بە دوواداچوونی کردووە لیژنەی پەرلەمان هاتووە لیژنەی ژینگە سەردانی ئەو شوێنەی کردووە دیارە ئەو کارگەیە کە لەوەیە بەوتەی هەم هاوڵاتیانی ئەو ناوچەیە هەم پەرلەمانتاران ئەو کارگەیە لە کاتی کارپێکردنی ئەو بۆنە کە فلتەری نییە دەکرێت فلتەری بۆ دامرێرە ئەو بۆنە نەمێنێ هەرچەندە فشارەکان لە ماوەی چەند مانگی ڕابردوو وای کرد کەمتر لە مانگیەک ئەو بۆنە نەما بەڵام ماوەیەکە جارنەجار شەوان بە تایبەتی ئەو بۆنە جارێکی دیکە بەسەر هاوڵاتیانی ئەو گەڕەکانە بەردەدرێتەوە و تاکو دەگاتە چەند گەڕەکێکی ناوەڕاستی پارێزگای کەرکوک ئەو بۆنە دەگا بۆیە وەکو باسم کرد ئەم بۆنە ئەگەر بە ئەنقەستیش نەبێ بەڵام وای کردووە کە هاوڵاتیان نیگەران بن و هاوڵاتیان تووشی تەنگە نەفەسی بن ئەو کەسانەی کە نەخۆشی ڕەبۆیان هەیە بەڕاستی ینی بێزار و بێتاقەتن بەهۆی ئەو بۆنەوە بۆیە داواکارن لە ئیدارەی پارێزگای کەرکوک داواکارن لە ئەو پەرلەمانتارانەی کەرکوک بە دوواداچوونی جددی بکەن بۆ ئەوەی هیچ نەبێ ئەو کارێگەیە کە هاوڵاتیان تۆمەتباری دەکەن بەوەی کە ئەو بۆنە لەو کارگەیەوە دەچێت چارەسەر بکرێت. زۆر باشە چییە لە ناوچەی سلێمانی و شارە زۆر بەگشتی لێرە گەلاوێش کەوتووە شەوانی تۆزێک فێنکی کردو و بەیانیانی شەماڵێکی مێلە و پاییزی هەیە لە کەرکووکچی لەکانی گەرما چۆنە شەوانی تۆزێک فێنکی نەکردووە یان کەرکوو با بڵێن تۆزێک گەرمیانە یان سابی گەرمیانی بۆ کرێ گەلاوێش لایەوە کەیەکەوێ هەر لەگەڵ ئێمە یان تۆزێک دواتر. نا ئێستا بەوتەیە ئەو کەسانەی کە شارەزایان هەیە ئێستا گەلاوێش کەوتووە شەوانە فێنکە بەڵام بەڕۆژ تاکو ئێستا بە پێی پێشبینیەکانی کەشوەوە تاکو نیوەی هەفتەی داهاتوش پلەکانی گەرما لە 45 کەمتر نین و لە 45 جێگیر بووە بۆیە وەکو باسم کرد شەوانە فێنکە بەڵام بەڕۆژ تاکو ئێستا گەرماکە تااقەت پڕووکێنەوە هاوڵاتیان تا کاتژمێر 12 دەتوانن لە دەرەوە لە کار و کاسبی بن بەڵام لەوە بەدواوە ئیتر ناتوانن ئەوەندە لە دەرەوە بن لەبەر ئەوەی وەکو باسم کرد پلەکانی گەرما تاکو هەفتەی داهاتوش لە سەروی 45ەوە جێگیر بووە و پێشبینی دەکرێت تاکو سەرەتای مانگی داهاتوو پلەکانی گەرمال بەو جۆرە بمێنێتەوە.
بەڵێ زۆر سپاس بۆ پامێرمان چیانوری سپاس بۆ خستنەڕووی تەواوی زانیاریەکانت. بەڵێ زان پاش فراوانبوون و ئەم جەنجاڵی ژیان بێگومان ئیشکردن وای لێ هاتووە لە ماڵێکە ڕەنگە هەردوو هاوسەرەکە بە خانم و پیاوە ئیش بکەن. و گونجاوی شەگەر خانمان بتوانن خاوەنی پرۆژەی خۆیان من ڕەنگە تۆزێک ئاسوودەتر بن لە کاتی چوون بۆ کارەکان و وەگەڕانەوە وەروە سەرپەرشتیکردنیش. لێرە لەوێ خانم یاخود ژنان ئافرەتانێکی زۆر خاوەنی کاری خۆیانن. هاوکارانمان دەربارەی خانمێک یاخود ئافرەتێک کە خاوەنکاری خۆیەتی ڤیتیەکیان بۆ ئامادەکردوین پێکەوە بینەری دەبین. من سنوور عمر کەریم ناسرااو بە سنووری حاج عمەر خاوەنی نووسینگەی سنووری حاج عمەرم مدەی ساڵێکە دەسم کردووە بە ئیشی خۆم پێشتر لەم بوارەیە ئیشم کردووە شارەزاییەکی باشم تێیا هەیە لە تەمەنی 13 ساڵیە کاری ڕاگەیاندنم کردووە لە کەناڵێکی ناوخۆییە و دواتر لە 2009 کارێکی کەم کرد لە کەناڵێکی ناوخۆیی و هەستم کرد خۆم لە ڕاگەیاندنە بینیوەتەوە هەر بۆیە خولیە و ئاواتم بۆ ڕاگەیاندن لەگەڵ ئەقاراتە یەکی گرت فکری ئێوە هاو بە مێشکمان کە نووسینگەیەک دابنێم نووسینگەکەی من جیاواز لە نووسینگەکانی کاوەیە کە ئەقاراتەکەی من بە ڕاگەیاندن و بە پەیجە ڕابەڕێەوە واتە ئەگەر بۆ نمونە خانوێک بێتە بەردەست من زۆر بە جوانی ڕێکلامی بۆکەین باسی مساحەی خانۆکەکەین و باسی مۆسەفاتەکانیەکەین بە شێوازێکی وا ڕێکلامی بۆکەین زۆر کەس هەیە لە دەرەوەی وڵات سەیری پەیجەکەمانەکات و سێ ئەو ڤیددیواناکات تروە هەستەکە کە خۆی هاتۆ سەیری خانۆکاکات و ئێمە ڕائسپێرێکە ئەو مڵکەی بۆ بکڕین هەر لەبەرەوە ئەقاراتەکەی من جیاواز لە ئەقاراتەکانی کەیە یەکەم جار کە دەسم کرد بەم ئیشە نامۆ بوو و لەبەر ئەوەی کە ئیشەکەم نامۆ بوو بە خەڵک هەر لەبەرەوە تووشی ڕەخ نەبووم و لەگەڵەوەشا تووشی دەستخۆشی بووم چونکە زۆربەی خانمان زۆر خۆشحاڵی خۆیان دەرە بڕی بە مەسج و بە کۆمنت و ئەمانە بۆمە هاو ئەیانوت ئێمە زۆر خۆشحاڵین کاتێکین لەگەڵ ئافرەتێکە قساکەین ئەو حەز و خولیانەی کە ئێمە هەمانە بۆ مڵکەین زۆر بە سەراحەت باسیەکەین حەزمان بەوەیە حەزمان بە مڵکێکی ئاوایە طبعاان منیش لە ئافرەتان تێگەم بە حکمیەوەی خۆشم حەزم بە ماڵی جوانە ئیتر لەبەرەوە یعنی ئەو داواکاری کە ئەو هەیەی منەم توانی کە بۆی جێبەجێ بکەم ئیشەکەی من زیاتر بە پەیجە ڕابەڕێەوە بە حکمیەوەی من کاری ڕیکلام گرتوۆتە ئەستۆ بە پێیج ئەتوانم بیبم بەڕێوە بەڵام لە ڕێخستنی دوو کەسە یاخود مامەڵەیە باوکم و برایەکەم هاوکار من زۆر سپاسیانەکەم خێزانەکەم لێرە زۆر هاوکارم بوون بۆ ئەوەی من بگەم بە حەز و خولیە ئاواتەکانی خۆم. جیاوازی من لەوەیە بووە کە بە پەیج نووسینگەکەم بردووە بەڕێوە طبعاً خانمان زۆر حەز بەوە ئەکەن کە لە ڤیددیویەکە شێوازی مڵکەکە ببینن و دواتر بن بەدەم شتەکەوە هەر لەبەر ئەوەشە کە زۆر دەستخۆشیم بۆ هاتووە و ئیشەکەی خۆم زۆر بەدڵە لەبەرەوەی توانیمە نوێگەریەک بکەم و لە دوای منیشەوە سپاس بۆ خوای گەورە و هەستەکەم چەند خانمێکی کە لەم بوارەیە دەستیان کردو بم بوارە بە حکمیەوەی کە ئیشەکە بەڕێوە بن زۆر جار گیر و گرفت یەتە ڕێمان ئەویشەوەیە کە بڵێن ئەو کەسانەی کە ناو تۆمارەکەن ئێمە بچین ڕێکلامەکەیان بۆ بکەین جارێوا لەسەر موعیدی خۆیان دوا ئەکەون یاخۆ تەلەفۆنیان بۆکەی لە ماڵ نین تۆزێ مەگە گیر و گرفتی ئەوە بێتە ڕێمانی گیناسپاس بۆ خۆی گەورە تا ئێستا هیچ گیر و گرفتێ نەهاتوتە ڕێمان و ئیشەکان بە حکمی ئەوەی من لە دەرەوە ڕیکلامەکەم وە لە ناوی نووسینگەکە برایەکەم و باوکەم بەڕێوەیە بن لەبەرەوەی سپاس بۆ خۆی گەورە گیر و گرفت نهاتوتە ڕێم بە حکمیەوەی کە ژیان پێشکەوتوو بووە هەر لەبەرەوەیە خەڵک زیاتر بە پەیج شتەکانی بەڕێوە بە ڕاگەیاندن بەڕێوەیە بات یعنی سا زۆر کەس تااقەتیەوەی نەماوە کە بێت بڵێ بچە نووسینگە بە نووسینگە بگەڕێ بڵێ من مڵکێکی وامەوە حەزەکەم لە فڵانە شوێنابێ
لەبەرەوە ئیساانی چۆنەڵێ ئەو شتەکەم بۆتەوە بەڵامەوە هەستەکەم بە پەیجەکە زووترە چێتە ناو خەڵک و ئێمە نووسینگە کە لێرەیە دامانناوە شەر نییە بەس لە منتیقەی خۆمانە ڕیکلام بکەین بۆ خانوو زۆر جار نووسینگەی دانرێ بۆ نمونە لە منتیقەیەەکە بەس خانووکانی چواردەوری خۆی لەلایە بەڵام ئێمە هی هەر چوار پارچەی کوردستان بەبێت جیاوازی ڕیکلامی بۆکەین و لە پەیجەکەمانە دایانەی و ئەو کەسێکی کە خۆی ئارەزوومەندە لە هەر شوێنە بیەوێت ئایا سەیسایق بێ هەڵەبجە بێ سلێمانی بێ سلێمانی لە هەر ناوچێ لە کانیبا لە سێتوان لە تاوەرەکان لە هەر شوێنێک بیەوێ ئێمە پەیجەکەمانە و خانوانی تایە. ئامۆژگاریم بۆ خانمان ئەوەیە خانمان زۆر بەهێزن لەبەرەوەی کە خانم ئەتوانێت کۆمەلگایەک دروستکە نەوەیەک دروستکە بۆ داهاتوو لە دوای ئەوە هیچ شتێک ئەستەم نییە هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت النساء شقائق الرجال واتە ئافرەتان هاوتای پیاوانن بۆیە هیچ ئیشێک بۆ ئافرەت مەحاڵ نییە داواکارم لە هەموو خێزانەکان کە هاوکاری مناڵەکانیان بکەن بۆ ئەوی بگەن بە ئەو حەز و خولیایی کە لە مێشکیانایە شەر نییە کە تۆ بە زۆر مناڵەکەت بنێریتە بەر خوێندن بەس لە بەرەوەی پارچە شەهادەیەک یاخود پارچە قاقەزێک بەدەست بێنێ حەز و خولیای بۆ ئەو ئیشە نییە بەڵام تۆی نێریتە بوارێکەوە کە حەزی پێناکە سبەینێش قەت لە بوارە سەرکەوتو نابێ بۆی داواکارم لە خانمان یان لە دایکان پێشوەخت هەر لە مناڵیەوە حەز و خولیای مناڵەکانیان بدۆزنەوە بزان لە چ بوارێکا سەرکەوتووە بن پلانم لە داهاتوودا حەزەکەم نووسینگەکەم گەورە بکەم و زۆربەی زۆری کارمەندەکانم خانم بن و سپاس بۆ خۆی گەورە کە لە ئێستاە هەلی کارم بۆ چەند گەنجێک ڕەخساندووە هەر لە کامێرەمان و دوو ئەدمین و سپاس بۆ خۆی گەورە کە ئەوەش نابێ بە باوکم و براکەم و هەم هاوکارم بوون هەم توانی و مەهەلیکاریان بۆ بڕەخسێنم و لە داهاتووشە حەزەکەم ئینشاءالله نووسینگەکەم گەورە بکەم زۆربەی زۆری کارمەندەکانم خانم بن ئینشاءالله بەو حەز و خولیای کە لە ناخی خۆممان ئینشاءالله ئەوانم بۆ بێتە دی. بەڵە بەڕێزان هاوکارمان ئازاد ئۆمەراوەیی ڤیتێکی بۆ ئامادە کردوین کە لە ناوچەی ڕەواندۆز جوتیارێک بەرهەمی ڕزەکەی خۆی دەبەخشێت هاوکارمان لەم بارەوە چەند ڤیددیۆکی بۆ تۆمار کردوین با پێکەوە بینەبین. ئێمە ترێکانمان لێ زیادن بەرەکانمان بەروبوومەکەمان لێ زیادە ترێکەشمان زۆر تایبەتە جا نامانەوێ بابرێن بیفرۆشین ئەمانەوێ بیبەخشین بەسەر خەڵکی کەم دەرامەت بەسەر خەڵکی هەژار ئەو خەڵکانی پێویستیان پێە و توانای کڕینیان نیە بابرێن بۆ نمونە ترێکانمان هینایە بەو شێوەمان لەکردینە ترێکانمان تایبەت و دەگمەنن بەو شێوەی ئەیبین لە ڕەواندز بەسە ئەو خەڵکانە ئەبەخشین کە پێویستیان بە ترێکانە بۆ ئەوەی ترێکەمان بەرەکەت و بەرهەممان باش بیت و بەرەکەتی خوای گەورەی بکەویتێ جا ئێمە دینین ترێکانمان ئەبەخشین ئێمە ئەمانەوێ ئەو ترێکانی خۆمان ببەخشین بۆ ئەوەی خوای گەورە پێمان ببەخشێتەوە بۆ ئەوەی ماڵ و سامان و سەروەتەکەمان زیاتر بکات و بەرەکەتی باشتر بکەویتە ناو ڕێز و باغەکانمان.
کاو خێر و خێراتەش دێنی بەرهەمەکەی دێنیتی لۆفسە فەقیر و فەقاراتی تەوزیعەکە ئەوە شتێکی گەرەگەرەگە نەفەر هەیە دە ڕوانزەی وڵی دینارش دەبەریدانە یعنی لە چایخانەی دانانیشی 250 پارەی چای وێنە کابراکە تەماشاکە ئەوڕۆترێ بات و ماری بەلاش خوا خێری بنووسی خوا پاداشی دات و ئەز و پاداشی بەڵایزان لەگەڵ هاوکارم قات و شەیدا و هاوکارانم لە پەیام بەرگە و بابەتەکانی ڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ